بینەرانی خۆشەویست لەم بەش لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی تێچووی ژینگەئی جینۆسایدی ئیسرائیل لە غەزا لە نووسینی بەڕێز شێفزاد چوودەری. لەگەڵمان بن بۆ بیستنی. پشتیوانی ڕۆژاوا بۆ شەڕ واتە پشتیوانی لە ناوبردن و وێرانی بێوێنەی ژینگە. یەکێک لە زیندووترین وێناکردنەکانی تێچووی ژینگەئی شەڕ کاتێک بووکە لە کاتی شەڕی یەکەمی کەنداوی فارسدا 700 کێڵگەی نەوتی کوێز ئاگریان تێبەردرا. لە ئەنجامدا 11 ملیۆن بەرمیل نەوتی خاو ڕژایە ناو کەنداوی فارسەوە و دووکەڵی یاگرەکە تا 800 کیلۆمەتر بڵاوەوە. نزیکەی 300 دەریاچەی نەوت لەسەر زەوی و لەسەر ڕووی بیابان دروست بوون و بۆ چەندین ساڵ خاکی ناوچەکەیان پیس کرد. دوای 2 دەیە و دوای چەندین کارەساتی لەو جۆرە لە ناوچە جەنگیەکان لە سەرانسەری جیهان و مشتومڕێکی بێکۆتایی سەبارەت بە پەیوەندی نێوان شەڕەکان و گۆڕانی کەشوهەوا، جینۆسایدی ئیسرائیل لە غەزە جارێکی دیکە دەرزانی گازە کوشندەکانی شەڕ ئاشکرا دەکات. ئەو گازانەی دەبنە هۆی گەرمبوونی گوێزەوی. بەڵام هەموو حکومەتەکان لە سەرتاسەری دنیا چاویان لە لێکۆسەکانی سیاسەتی جەرەوە و بەرگری خۆیان لەم بوارەدا دادەخەن. بەپێی خەمڵاندنی سەرەتایی بەرنامەی ژینگەی نەتەوەی گرتووەکان، کاریگەری ژینگەی شەڕی غەزە بێوێنەیە. ئەم شەڕە فلستینیەکانی خستووەتە بەردەم زیادبوونی پیسبوونی خاک، ئاو، هەوا و زیانەکانی ئێکۆسیستەمی سروشتی. لێکۆڵینەوەیکی دیکە لەم بوارەدا ئاشکرای دەکات کە بەرهەمی کاربۆن لە دوومانگی یەکەمی شەڕی غەزەدا لە سنووری کاربۆنی ساڵانەی زیاتر لە 20 وڵاتی تێپەڕاندووەکە زۆرترین زانیان بەرزەکەوێ بە گۆڕانی کەشوهەوا. پشتیوانی ڕۆژاوا لە جینۆسایدی ئیسرائیل و بێتوانایی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ کۆتایی هێنان بەم شەڕە کارەساتبارە جارێکی دیکە دووڕووئی ترسناکیەوانی سەبارەت بە قێرانی ئیکۆلۆژی نیشاندا. لەلایەکەوە باس لە مەترسیەکانی داڕمانی کەشوهەوا دەکەن، لەلایەکی دیکەوە چاوپۆشی دەکەن لە کەڵەکەبوونی نیگەرانیەکان سەبارەت بە کاریگەریە درێژخایەنەکانی شەڕ و داگیرکاری ئیسرائیل. بەڵام ئەوە تەنیا ئاسەواری کاربۆنی نییە کە نیگەرانمان دەکا. ئاوەجانکردنەوەی غەزە تێچووی ژینگەئی زۆر زیاتری دەبێت. بەپێ خەمڵاندنەکان بە ئاوەجانکردنەوەی غەزە نزیکەی 6 ملیۆن تۆن دووەم ئۆکسیدی کاربۆن بەهرەم دەهێنرێت. هەروەها مەزەندە دەکرێت کە بەرهەمی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن لە کاتی ئاوەجانکردنەوەی غەزەدا زیاتر دەبێت لە بەرهەمی ساڵانەی زیاتر لە 135 وڵات و یەکسان دەبێت بە بەرهەمی ساڵانەی سوید و پۆرتۆگال. ماوەیەکی زۆرە گەلی فەلەستین بووەتە قوربانی شەڕ و جاگیرکاری. بەڵام لە ناوچەیەکیشدا دەژین کە زۆرترین زیانی بەرکەوتەی گۆڕانی کەشوهەوایە. کارتی غەزە و کەناری ڕۆژاوا و ناوچەکانی دەوروبەری بە شێوەیەکی سەرەکی گەرمە و بەشێکی زۆری ئەم زەویە وشک و نیمچە وشکە. هاوکات لەگەڵ گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلێگەرمە بێئاوی زیاتر دەبێتەوە. کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا وەک کەمی ئاو، نائاسایشی خۆراک و ڕووزاوە نائاساییەکانی کەشوهەوا قەیرانی مرۆیی لە غەزە گەورەتر دەکات و مەترسی لەسەر خۆشگوزەرانی باقی دانیشتوانی غەزە دروست دەکات. شەڕی غەزە تەنیا نمونەیەکی بچووکە لە ئاسەواری گەورەتری پۆتینی نظامی شەڕەکان و گروپە پیشەسازی نظامیەکان. دەردانی گازی ژاراوی لە چالاکیە سەربازیەکاندا لە جاران زیاترە و زانیاریە نوێیەکان دەری دەخەن کە لە ساڵی 2022دا دەردانی CO2 لە جیهاندا 182 هێندە زیاتر بووە لە چاو ساڵی 1850. شەڕی ئۆکراینیش لە دانانی ئاسەواری کاربۆنی شەڕدا وانەیەکی هاوشێوەی هەیە. لێکۆڵێنەوەیەکی هەمەلایەنەی کۆمپانیای ئیکواکشن ئاشکرای کرد کە لە دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین لە ئەنجامی ئەم شەڕەدا 175 ملیۆن تۆن دووەم ئۆکسیدی کاربۆن و گازە گوڵخانەیەکانی تر کراونەتە بەرگە هەواوە. لە یەمەن، سومالی و سوودان
شەڕ و گۆڕانی کەشوهەوا دەبێتە هۆی زیادبوونی نەخۆشیە واگیرزار و پەتایەکان. وشکە ساڵی تند، لافا و کەمی خۆراک کە هەموو ئەوانە قەیرانی مرۆیی زیاتر دەکەن. وڵاتە شەڕلێدراوە لاوازەکانی وەک سووریا، ئەفغانستان و عێراق لەگەڵ گۆڕانکاریە توندەکانی کەشوهەوا کە بەهۆی گۆڕانە هەرێمەکانەوە دروست دەبن بە تەنیا و بەبێ پشتیوانی و یارمەتیە داراییە پێویستەکان بۆ بەرەوڕووبوونەوەی ئەم ڕووداوە دزێوانە هەروە بەجێ هەڵدراون. کۆنفرانسی وڵاتانی نەتەوە یەکگرتووەکان بۆ گۆڕانی کەشوهەوا چەندین جار بێتوانایی خۆیان لە بە بەرپرسناساندنی کۆمەڵگە پیشەسازی سەربازیەکان لە دروستکردنی سەرسوڕهێنەری گازە ژەراویەکان نیشانداوە. ئەوان نەک تەنیا دەبێ بەرپرسیار بن لەو گازانەی کە بەهۆی سوتەمەنی بەردینیەوە دروست دەبن، بەڵکو لە پیسبوونی تیشکدەر کە بەهۆی سوتەمەنی ئەتۆمیەوە دروست دەبێت ڕاستەوخۆ دەبێ بەرپرسیار بن. هەر لەو پەیوەندیەدا ساڵی ڕابردوو لە میانی 28مین کۆنفرانسی کەشوهەوا هیچ بەڵگەنامەیەک دەرنەچوو کە نیشان بدا چالاکیە سەربازیەکان یان شەڕەکان یارمەتیدەری قەیرانی کەشوهەوان. لە ساڵی 2023دا ئەمریکا زۆرترین خەرجی سەربازی هەبوو بە تەرخانکردنی بوجەی 916 ملیارد دۆلار بە سوپا. ئەوان تەنیا 17.5 ملیارد دۆلاریان بۆ سندوقی زیانەکانی کۆنفرانسی 28 کەشوهەوا تەرخان کرد. بەڵام لە هەمان کاتدا ئیسرائیل و رووسیا و ئۆکراین کە لە کاتی شەڕدا وێرانکاریەکی بەرفراوانی ژینگەییان بەرهەمهێناوە و گازە ژاراویەکان لە چالاکیە سەربازیەکانیاندا زیاد دەکات، هیچ بەڵێنێکیان نەداوە. هەرچەندە ڕەنگە ئەو گازانەی کە بەهۆی چالاکیە سەربازیەکانەوە دروست دەبن لە دانوستان و لەو بەڵگەنامانەی دێنە دەرەوە باسییان لێ نەکرابێ و نەهاتبن، بەڵام بە دڵنیاییەوە سوپاکان لە کاتی کۆنفرانسەکەدا ئامادە بوون. سکرتێری گشتی ناتۆ ستۆن تێنبەرگ بەیانیەیەکی ڕیاکارانەی سەبارەت بە کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر بەرگری و میراتی ژەراوی جەنگەکان و پێویستی بە ئەرتەشگەلێک کە بەرهەمهێنانی کاربۆنیان سفر بێ بڵاو کردەوە. چالاکوانانی کەشوهەوا لە مێژە دەوایان لە گەلانی دەوڵەمەند کردووەکە 5% بوجەی سەربازی خۆیان بۆ گۆڕانی کەشوهەوا تەرخان بکەن. لە کاتێکدا خەرجیە سەربازیەکان بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە و لە ساڵی 2022دا 202 تریلیۆن دۆلاری تێپەڕاندووە، بەڵام لە ساڵی 2021دا تەنیا 90 ملیارد دۆلار بۆ گۆڕانی کەشوهەوا خەرجکراوە کە زۆر کەمترە لەوەی کە پێویستە بۆ کنترۆڵکردنی قەیرانەکە. بەبێ کەمکردنەوەی خەرجیە سەربازیە ناپێویستەکان بە تایبەت خەرجیە سەربازیەکانی سیویەک وڵاتی ئەندامی ناتۆ کە زیاتر لە نیوەی خەرجیە سەربازیەکانی جیهان پێکدەهێنن، واتە تێکچووی ئۆپراسیۆنە سەربازیەکان کە لە ئەنجامدا گازی گۆڵخانەی دروست دەبێ و دەخەمڵێندرێ بە 233 ملیۆن تۆن دووەم ئۆکسیدی کاربۆن، ناتوانین ئەو ئەنجامە کەشوهەوایانەیە دەمان هەوێ بەدەستی بهێنین. بەڵگەکان لە بەردەستان شەڕەکان ناتۆ و کۆمپلێکسی سەربازی پیشەسازی سێ هۆکاری سەرەکی بڵێ سەساندنی قەیرانی کەشوهەوان. پێویستە ڕەخنەی زۆر جددی لە بێمەیلی حکوومەتەکان و لە ڕێژەرانی سیاسەت بگیرێت لە گرتنەبەری سیاسەتی دەرەوە و بەرگری بۆ ئەوەی بەرهەمی گازە پیسکەرەکان کەم بکرێتەوە کە بەهۆی چالاکیە سەربازیەکانەوە دروست دەبن. تەنیا بە بنیادنانی بزوسنەوەیەکی بەهێزی دژە شەڕ کە سەرنجی لەسەر دەرەنجامە کارە سادبارەکانی میلیتاریزم و هەڵمەتە کاریگەرەکان بێت بۆ کۆتایی هێنان بە میلیتاریزم، دەتوانین دەست بکەین بە سنووردارکردن و ڕاگررتنی لە ناوچوونی کەشوهەوا.